روزنامه شرق الاوسط ناوەڕۆ کارێککەوتنە سێئەلی ناوبەرە چەکدارên یەپەکە و ڕژێمە ئەسەد و ئارتێشە رووسیادا دەربارەی بەژارێ عەفرینێ هاتیکردن بەڵاو کرد. روزنامه شرق الاوسط ئەشکەرە کرد و لە بەژارێ حەلەبێ سیپان هەموو بەرپرسیارێ چەکدارên یەپەکە و عەمید مالک عەلیە سەرۆکێ کۆمیتەیە ئەولەهیە دناڤارێزên چەکدارên ڕژێمە ئەسەددا و سەرۆکێ ناوەندە لە هەفکردنێ دا ئارتێشە رووسیێدا لە باکوورێ سووریە جڤیان. د جوینێدا هەر سێ ئالێ لەسەر ڕێککەوتنەکە سێخاڵی لە هەفکردن و ئەو سێ خاڵژی بڤیڕەنگی بوون. یەک بەهێزکردنە هەماهەنگیە و ئالیکاریە مەیدانی ناوبەرە ڕژێمە ئەسەد و چەکدارên یەپەکەدا. دوو کار ji bo ڕووبڕووبوونە ێریشە تورکیە. سێ کارکردن ji bo ڕزگارکردنە دەڤەرێن و ئارتێشە تورکیە و گروپên bi ser ve کۆنتڕۆلکردنە. هەروەها ڕۆژنامەیەدا خوێندکردن و لە گۆری ڕێککەوتنێ بەحسە جۆرên چەکان نەهاتیەکردن و بە تەنێ بەحسە پرۆسەیەن گشتی هاتیەکردن ویە هەری باڵکێش دە جوینێدەک و نوێنەرێ رووسیا گوتیەک و تووڕێنماییە نوژە سەرکردایەتیە مۆسکۆ ژێرە نەهاتنەشاندن و ئەو هێزە رووسیایەک و ژە عەفرینێ ڤەکشی تووڕۆلەکێ دەجەه بجەهکردنا ڕێککەوتنە سێئالی دەنابینێ. لە گۆریک و ڕۆژنامەی شرۆڤەکری هەڵوێستا نوێنەرێ رووسیا دجوینێدا گوتنا ڤالێری گراسیمۆڤ دەماک و گوتبوو ژمافێ تورکیایە سنوورێ خوا بپارێزێ بجەه دکێ و رووسیا ڕوو بڕوێ ێریشên بالەفرێن شەڕیên تورکیە لەسەر عەفرینێ نابێ. وژێ ئالیە خۆڤەژیە ڕژێمە ئەسەد هەمان هەڵوێستا رووسیا گرتەبەرک و ناوەڕۆکاوێ ڕەتکردنە لە هەفکردنەیە لەگەڵ چەکدارên یەپەکە. لەومارە گەاندنا ڕژێمە ئەسەد بەڵاو کرد و هێزên ملیên سەر بە ڕژێمە سووریێڤە بچنە عەفرینێ داکۆ پشتەوانیا خەڵکێ عەفرینێ لە دژی ێریشە تورکیە بکێ. ئەڤ هەڵوێستا رووسیا و ڕژێمە ئەسەد بوونە سەدەما دڵگرانیە تورکیە و بەرپرسیارên تورکیە بە زمانێ ێریشێ بئاخڤێن و گوتن و ئەگەر چەکدارێن ڕژێمە ئەسەد ji bo ژنابرنا چەکدارên یەپەکێ بچنە عەفرینێ تورکیا پێشوازیە لێ دکێ و ئەگەر ji bo پشتەوانیا چەکدارên یەپەکێ وێ دەرباسی بەژارێ عەفرینێ ببێ وی دەمیت و ئالیەک نکارێ لە پێشیا ێریشên ئەرتێشە تورکیە ڕاوەستێ و ئەڤ jî cihê pirsyariya